بڕی بودجەی تەرخانکراوی وڵاتانی جیهان بۆ پێداویستی سەربازیەکان بەرزترین ڕێژەی لە 10 ساڵی ڕابردوودا تۆمار کردو چاوەڕێژ دەکرێت لە 5 ساڵی ئایندەدا ڕێژەکە کەم بکات. کۆمپانیای IHS مارکێتی بەریتانی لە راپۆرتێکدا ڕیزبەندی بودجەی تەرخانکراوی وڵاتانی بۆ خەرجە سەربازیەکان بڵاو کردەوە و ڕایگەیاند تەنها لە ساڵی 2010 1780 ملیار دلار بە مەبەستی بەهێزکردن و پڕچەککردنی بەرگری سەربازی لە سەرتاسەری جیهاندا خەرج کراوە و بەراورد بە ساڵی ڕابردوو بە ڕێژەی لە 4.9 بەرز بۆتەوە. کۆمپانیاکە ئاماژەی بۆ کردووە لە نێو سەرجەم وڵاتانی جیهان وڵاتە ئەندامەکانی ڕێکخراوی پەیمانی ئەتڵەسی باکوور گەورەترین بودجەیان بۆ خەرجە سەربازیەکان تەرخان کردووە و هەروەها بودجەی تەرخانکراوی عەرەبستانی سعودی پێشی بودجەی فەڕەنسای داوەتەوە. لە نێو وڵاتانی ئەندامی ناتۆ ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا پلەی یەکەمی ئەو وڵاتانەی گرتووە کە زۆرترین بودجەی سەربازیان بۆ مەبەستی بەرگری تەرخان کردووە کە 54 ملیار دلارە. راپۆرتەکە ئاماژەی بۆ کردووە خەرجەکانی وەزارەتی بەرگری وڵاتانی ئەندامی ناتۆ لە ساڵی 2019 لە 1 ملیار دلار نزیک دەبێتەوە لە کاتێکدا لە ساڵی 2018 تێکڕا 989 ملیار دلاریان خەرج کردووە. کۆمپانیای IHS مارکێتی بەریتانی ئاشکرای کردووە بەهۆی بەرزبوونەوەی بەرچاوی نرخی نەوت بودجەی بەرگری عەرەبستانی سعودی بە خەرجکردنی 56 ملیار دلار پلەی پێنجەمی لە فەڕەنسا داگیر کردووە و پێشی بودجەی ئەو وڵاتە کەوتووە کە تەنها 53 ملیار و 600 میلیۆن دلاری خەرج کردووە. هاوکات کۆماری ئیسلامی ئێران بۆ وەرگرتنی پلەی 15م پێشی هەردوو وڵاتی کەنەدا و ئیسرائیلی داوەتەوە. بەپی زانیاریەکانی کۆمپانیا بەریتانیەکە ئەو ژمارە پێوانەیەی کە بودجەی سەربازی ساڵی 2018 تۆماری کردووە بە شێوەیەکی بەرچاو ژمارە پێوانەیەکەی ساڵی 2010 تێدەپەڕێنێت کە لە دوای کۆتایی هاتنی جەنگی سارد بە خەرجکردنی 1690 ملیار دلار تۆماری کردبوو. هەروەها گۆڤاری جنسی سەر بە کۆمپانیای IHS مارکێتی بەریتانی پێشبینی کردووە لە 5 ساڵی ئایندەدا بودجەی تەرخانکراوی بەرگری سەربازی بە ڕێژەی لە 102 کەم بێتەوە. گۆڤاری جنس پێشبینیشی کردووە بودجەی تەرخانکراوی وڵاتانی ئەوروپا و ئەمریکا کەم بکات لە بەرامبەردا وڵاتانی تازە گەشەسەند و بڕی خەرجە سەربازیەکانیان بەرز بکەنەوە.